السلام عليكم ورحمة الله وبركاته. منافسة و پێشبڕکێی سەرەکی ئینسانی موسڵمان لە دنیاە بریتیە لە پێشبڕکێکردن بۆ بەدەستهێنانی بەهەشت، هەروەها ڕەزامەندی خوای پەروەردگار. خوای تەعالا لە قورئانە فەرمێ: وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. پێشبڕکێ بکەن بۆ بەدەستهێنانی لێبوخۆشبوونی خوای تەعالا و بەهەشتێ پانتاییەکەی هێندەی ئاسمانەکان و زەمینە. هەروەها فەرمێ: وفي ذلك فليتنافس المتنافسون. پێشبڕکێکاران پێویستە بۆ ئەم بەهەشتە پێشبڕکێ یەکتری بکەن. وەریضوان من الله ئەکبەر. ڕەزابوونێ لە لای خوای پەروەردگارەوە لە هەموو شتێک گەورەتر بۆت. بۆیە ئاساییە لە ژیانە پێشبڕکێت هەبێ لەسەر بەدەستهێنانی خۆشیەکانی دنیا لەگەڵ خەڵکیە، بەڵام بۆ مەرجەی بە شێوەیەکی موسڵمانانە بیکەی پێشبڕکێی سەرەکی تۆ ڕەزامەندی خوا بێ. هەموو پێشبڕکێکان لەم پێشبڕکێیەدا کۆکەیتەوە، لەمەوە سەرچاوە بگرێ. هەر کارێک، هەر پێشبڕکێیەک کە نیەتت تێیدا بەدەستهێنانی ڕەزامەندی خوا نەبوو، دەستی لێ هەڵگرە، مای زەرەر و زیانە بۆ تۆ.